بەناوی خوای بەخشندەی میرەبان بینەر و بیسەری ئێمە سڵاوی خوای گەورەتان لەبێت لە هەر شوێنێکن لە هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان خۆشحاڵم ئەم ئێوارەش بە ئێوەی خۆشەویست دەکەمەوە. بڕێزان تەوەری ئەم ڕۆمان باس لەوە دەکەین بۆچی چاکسیازەکانی هەرێمی کوردستان نابن بە شوێنی بنیادنانەوە. کەسێک بەهۆی کارێکەوە دەگیرێت دەبرێتە گرتوخانە بە زمانی کوردی خۆمان کە ناوێکی لێنراوەسا پێوتێت چاکسازیەکان ئەبێم کەسە ئەو دادوەر کە کاتێک سزایەکی بۆ بڕێتەوە لە ناو چاکسازیەکانە دەبێ بمێنێتەوە ئەبێ بە کۆمەڵە مەراحیلا بڕۆ بۆی ئەم کەسە ببێتەوە کەسێکی دروست بۆی جارێکتر نەگەڕێتەوە بۆ ئەو تاوانی کردوێتی یان هەر تاوانێکی تر کە بێوێ بیکات چکە لێرە ئەبێ فێر بکرێت تاوان سزای لەسرە و دا ئەپڕێت لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی. باشە تەمان من کە ئەم تەوەرەمان دیاری کرد سێرچێکم کرد دەوترێت ینی گرتوخانە یان زیندانیکردنی کەسێک لە جیاندا دوو ئامانجی ڕاستەقینەی لە پشتە. یەکەمیان بۆ سزادانە بۆی ئەو کەسەی ئەوەی کە یاسای پێشێل کردووە سزایەک بدرێ بڵێ یاسا پێشێلکردن مافی تۆ نییە نابێت یاسا پێشێل بکرێ. باشە دووەم بۆ چاکسازی و بنیادنانەوەیە بۆ ئەوەی دوای ئازاد بوون ئەم کەسە بە کەسێکی دروستەوە بگەڕێتەوە بۆ ناو کۆمەلگا کەسێکی بەرهەمداری لێ دەرچێ. جا تەوەری ئەم شەومان باز لەم چاکسازیەکەین لە هەرێمی کوردستان. بزانین لە هەرێمی کوردستان تا چەند پایەکانی مافی مرۆڤ لە چاکسازیەکانە پەیڕەو کراوە. ئایا هەر خودی چاکسازی لە هەرێمی کوردستان لە دۆخێکی تەندروستدایە و ئایا چاکسازیەکان لە هەرێمی کوردستان تا چەند بە پەیڕەوێکی نێودەوڵەتیان ڕۆشتووە و ستانداردە نێودەوڵەتیەکانی تایە ڕەچاوە کرێ و لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی شوێنی مانەوەوە تەنانەت ئێمە بێگومان چاکسازیەکان کەسی تاوانباری زۆر گەورەیە کەسێک کە دزیەکی ئاسایی ئەگیرێت هەرە برێتە ئەو چاکسازی کە و تاوانبارە سەرەکیە تاوانە قورسەیتی ئەنجام داوە تێکەڵەکرێن یاخود نەخێر بە پێی هۆبەکان جیاکرێنەوە. زۆر پرسیتر لەگەڵ زۆر بەڕێز بەدرێ سیوەلی چالاکوانی مافەکانی مرۆڤ شەنوکەی بابەتەکەکەین بەتێخان سواز بابەتەبوون. ئەو فترەی لە پەرلەمان بووی زۆر چالاک بووی بە تایبەت نازانم لە چ لیژنەیەکا بووی لیژنەی مافی مرۆڤ لەگەڵ لیژنەی کاروباری ئافرەتان. زۆر باشە من هەمیشە تۆم لە سەر شاشەکانە بینی یەکسەر زیندانی و چاکسازی و ئانم بیرەکە ماڵی دووەمم ینی بەخەمەوە بووی دەست خۆش بێت. بەتێخان سەرەتا بە ئاوە دەست پێ بکەین چاکسازیەکانی هەرێمی کوردستان لەو فتەی تۆ بە چاوی خۆت بینیوتە تا چەند ینی لە چ دۆخێکدان تا چەند ستانداردن تا چەند ئەتوانین بڵین بەڕاستی شوێنی چاکسازیە. بەنای خوای بەخشندەی میرەبان سپاس بە جەنابەت و بۆ دیاریکردنی بابەتەکە کە ئێستا پێچێ زۆرێک لە کەسوکاری سزادراوان گوێبیستی بەرنامەکە بن تا ڕادێک چۆنەڵی ئاهێک بەدڵیانەگات چکم بەڕاستی من نەزانم لە چی میحنەت و ناڕەحەتیەکان لێرەوە سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ تەواوی بیسەران و بیدەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەیە. سەبارەت بە بابەتی چاکسازیەکان ئێمە و 4 ساڵ و نیوەی کاری پەرلەمانیمان ئەتوانم بڵێم بووە ماڵی دووەمان بەردەوام چۆنەڵی لە هاتوچۆی چاکسازیەکان نبووین هەم لە دهۆک هەم لە هەولێر هەم لە سلێمانی بە تەنها چاکسازیەکان ناتەمە چاکسازی گەوران هەیە چاکسازی ژنان و مناڵان هەیە و نەوجەوانان هەیە و گرتن و گواستنەوە هەیە ئاسایشی گشتی هەیە لە هەموو ئەوانە چۆنەڵی بەندکراو هەیە بەس عادەتەن ئەوانەی کە پێی دەوترێ چاکسازی کە سزا دەدرێن و سزا وەردەگرن لە دوای گرتن و گواستنەوە و وەرگرتنی سزا دەگوازرێنەوە بۆ چاکسازیەکان. لە هەرێمی کوردستانە هیچ کاتێک لە 5,000 سزادرا و کەمتر نییە لە چاکسازیەکان بەداخەوە هەم لە گەوران هەم لە ژنان و مناڵان هەم بەداخۆ لە نەوجەوانان و جگە لەوانی کە لە ئاسایشی گشتی هێشتا ساڵانێک کە شەو ڕۆژ بەسەرە بن و هێشتا سزا نەدراون ئەگەر ویان ئەژمار کرێ بە پێی یاسا وەگرتن و گواستنەوەکانی زۆرێکن کە هێشتا نەگەیشتونەتە قۆناغی سزادان بۆیە هیچ کاتێک لە 5,000 کەمتر سزادرا و لە چاکسازیەکان کاریگەری سلبی دروست ناکە و ژمارە زۆر بەتەکید بۆیە
چاکسازیەکان جەنابەت باسی ستاندار دەکەی پێویستە بەپێی ستانداردی جیهانی هەموو سزادراوێک مافی خۆی بۆ دەستەبەر بکرێ و هەموو بۆ نمونە لە هەر شوێنێک کە ناوی لێنراوە ئەو کۆمەڵە کەسی بۆ نمونە سزای وەرگرتو لە چاکسازیەکانن پەیڕەوی خۆی هەبێ کارنامەی خۆی هەبێ بۆ بەپێی ئەو پەیڕە و کارنامەی خۆی کار بکات بەڵام لە چوارچێوەی دەستور و یاسادا دەستوری عێراقی و یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان. طبعاً لۆدێکی زۆر هەیە لەسەر چاکسازیەکان ئێمە کاتێک ئەچینە لای هۆبەی سزادراوان بە نمونە ئەچیتە لای سزای سێدارە ساڵانێکی زۆرە طبعاً سزای سێدارە لە هەرێمی کوردستانە جێبەجێ ناکرێ بۆیە ساڵانێکی زۆرە کەسانێکی زۆر بۆ خۆبێ سزادراون و بەڵام سزاکە نە جێبەجێ ئەکرێ و نە بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان دەرچەیەک هەیلی دەرباز بن بۆیە لە کاتێکە ئەگەر بۆ نمونە ناوینەی بابەتی مافی مرۆڤ ئەمە بە جۆرە لە جۆرەکان پێشێلکردنی مافە لە کاتێکا بۆ نمونە بە سزایەک بە یاسایەک عقوبەت داوە کە سێدارەیە سێدارەکە لەسەر جێبەجێ ناکرێم و ئەبەدا و هیچ بۆ نمونە دەرچێک هەیەتیاتی 28 ساڵی ماوەتەوە و ئیتر تەمەنی ڕۆیشتووە زۆر ئەوەیە ئەچیتە لای بۆ نمونە وەڵا بەدری خانەمەوێت بزانم کە یاساکە جێبەجێ ناکرێ بۆچی بە یاسای لە سێدارەتانی بۆ دەرەکرێ وەڵا جا ئیتر ئێمە وەکو لیژنەی مافی مرۆڤ بەندە بڕیاردە بوو لە لیژنەی مافی مرۆڤ کاروباری کۆمەڵایەتی و لیژنەی مافی مرۆڤ زۆر جار چۆنەڵێ ئەم بابەتەمان لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم و لەگەڵ دەستەی مافی مرۆڤ لەگەڵ دادوەرەکان لەگەڵ داواکاری گشتی لەگەڵ هەموو ئەمانە ئەم بابەتەمان دەردەشە کردووە بابەتێکی ناخۆشە بۆ ئەو کەسانی کە ئەو سزا چۆنەڵێ قورسە وەرەگرن هەرچەنە ئێمە هەموو جارێک گوتومانە بکەری هەموو تاوانێک هەمیشە ئەوە یاسای ئێمە بۆکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری وتومانە بکەری هەر تاوانێک دەبێت بە ئەندازی تاوانەکەی سزای خۆی وەربگرێ بەڵام هەمووی لە چوارچەوەی یاسادا ئێستا بە نمونە لە عێراقدا پێدەچێ لە بۆ نمونە جنوب ئەو یاسا جێبەجێ بکرێ بەڵام لە هەرێمی کوردستانە جێبەجێ ناکرێ باشە ئەم یاسەیە جێبەجێ ناکرێ بەڵام کە دەچیت بۆ بارودۆخی سزادراوان بە تایبەتی سزای سێدارە لە بارودۆخێکی زۆر داڕوخا و لانی دەرونیا زۆر ئەوە چۆنەڵی هاڕێکردو ناجێگیرن ئەچیتە لای سزایی بۆ نمونە ئەوە سزای سێدار ئەچیتە لای سزای بۆ نمونە ئەوانەی کە بابەتی بەکارهێنی موادی هۆشبەرن ئیتر ئایا بازرگانن یاخود بەکارهێنن هەر شتێک لەو بابەتانە ئەتوانم بڵێم ئەوەندەی ئێمە لە داداچوونمان کرد هەم لە ئاسایشی گشتی سلێمانی هەم لە ئاسایشی گشتی هەولێر ئاسایشی گشتی ئێمە کاتێک لە کاتی پەرلەمانە بۆ نمونە بە دوواداچوونێکمان کرد لە 185 بەداخەوە سزادراوانی ئاسایشی گشتی هەولێر بەکارهێنەرانی موادی هۆشبەر بوون و لە 165 سلێمانی هەمان شێوە ڕێژەیەکی تر لە دهۆ و بۆ نمونە سزایەک لە دوایەکەکان کاتێک سەردانیانەکەی لە هۆبەکان پاڵە پەست و پەستانێکی زۆری تایە تەبەن پێویستە بۆ نمونە گۆڕانکاری ژینگەیی هەوای پاک هەندێک لەو بابەتانە بۆ سزادرا و دەستەبەر بکرێ با بە ئینساف و بیڵی من لە بەرەوەی کە بە بەردەوامی هاتو چۆن کردو کۆنتاکتم لەگەڵ بەڕێوەبەر یەک لە دوایەکەکانە هەبوو کە بۆ نمونە گۆڕانکاریشیان بەسەر پۆست و ئەوکانە هاتووە هاتو چۆی بۆ نمونە چاکسازیەکانم کردووە ڕاستە پێدەچێت بۆ منە پلان و بەرنامەی خۆیانە بێ کارنامەی خۆیانە بێ پەیڕەوی خۆیانە بێ و سیستمی کارکردنیان تا ڕادێک بۆ نمونە لە بەرەوەی ڕقابە هەبوو ئێمە چاودێر بووین هەم بۆ نمونە وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی دەبوو بەکاری خۆی پیشیانە بەردەوام چاودێرێکی زۆر چۆنەڵی گرنگ بێ لە چاکسازیەکان و کە طبعاً ئێمە شەر کۆنتاکتمانە بۆ ئەویش هەر ئەوەی کردووە متابعی پەیڕۆ و پرۆگرامی ناو چاکسازیەکان و بارودۆخی سزادراوانی کردووە بەڵام ئەو بۆ نمونە سکاڵانی بۆ ئێمە دەهات وەکو پێویست پێدەچێت کار بەڕێوە نەچوو بێ و دەستەی مافی مرۆڤ بە هەمان شێوە بە بەردەوامی لە چاودێریکردنابوو بۆیە کاتێک کە دەچوین سەردانیمان دەکرد نا جێگەی نیشتەجێبوون و حەوانەوە و ئیسراحەتیان وەکو ستانداردی جیهانی بوو و خواردن تا ڕادەیەک تقریبان ئێمە لە بەرەوەی سێری کوالەتی تەندەرینی خواردەکانیشمانە کرد ئێمە تەنانەت چوونە شوێنی خواردنامادەکەنیشیان تەنانەت چوین فەرسی خواردنەکانیشیانمانە ینی بەدیەخان دۆخی مافی مرۆڤ مەبەست لەوەیە کە
لە ڕووی تەندروستی لە ڕووی شوێنی خەو لە ڕووی خۆراک لەم ڕوانەوە لەژێر چاودێریە لەژێر چاودێریان بەڵام لەبەر ئەوەی لۆدەکە زۆرە لەبەری سزادراوانێکی زۆر هەیە لەبەر ئەوەی پێدەچێت بۆ نمونە لە چاکسازی نەشتەرگەرێکی جوزئی هەبێ بۆ نمونە پێدەچێت دکتۆر هەبێ ئەوەی کە سکاڵا بۆ هاتۆ بۆ لای من ساڵانێک بۆ بەتەما بووە کێشەی دانی چارەسەرکان نەبووە لە ناو چاکسازیەکە دالێکی لە چاکسازیەکانی هەرێمی لە ڕووی تەندروستیەوە گرفتمان هەیە لەبەرەوەی من ناوی هیچ یەکێک لە چاکسازیەکانان بەس یەکێک لە چاکسازیەکان بوونە سزادراوە بۆ 28 ساڵ بووە سزادراو بووە باشە کاتێک کە ڕۆیشتون گرفتی چاوی هەبووە گرفتی دەمودانی هەبووە هەموو ئەوانەی هەبوو بەڵام لە نێو نەخۆشخانەکەدا ئەوە نەبووە بۆ نمونە بەشە تەندروستیەکە شتێکی جوزئی نەشتەرێکی جوزئی ئازارشکێنێک هەندێک لەم بابەتانە هەیە ئیلا بۆ نمونە عیلاجی زۆر گرنگە ئەمەلیاتی کتوپۆڕ یا شتێک لەو بابەتانە بێ ئیلا بەهێزێکی ئەمنیە و بە هەندێک بۆ نمونە تەکنیک بێن نەخۆشخانەکان و حرەسی هەبێ و زنجیری و کەلەپچەیت لە دەستا بێ و چاودێری بە دیارە بوو هەتا دوایی بۆیە پێی ئەزمموی ساڵانی ڕابردوومان ئەوەی کە بۆ نمونە باسی مافی مرۆڤ و کە پێدەوێت ینی مەفروزە ضرورە گرنگە حقوقی سزادراوان وەکو ئینسانیت پارێزراوە بێ وەکو وتم من دیسانە سمۆ سەر ئەو خاڵی کە دەڵەمە بێ بکەری هەر تاوانێک سزاکەی خۆی وەربگرێت چاکسازیەکانیش بە پێی یاسا بۆ چاکساز بوونە بۆ ئەوەی بۆ شیاو بن بۆ ناو کۆمەڵگا جارێکی تر بۆیە بەڕاستی ئەوەی ئێمە بە دواداچوونمان کرد لە چاکسازیەکانە ئەو لۆدە زۆرە هەیە شوێنی حەوانەوەیان زۆر تەنگەبەرە و ڕاستە پێدەچێت هەفتەی جارێکا دوان وەرزش و چوونە درەوە یا ڕۆژانە بەرهەتاو ببین بەڵام هێشتا وەکو پێویستنی بۆیە لە نەخۆشخانەکانە ئێمە کە بە دواداچوونمانە کرد سەرهەڵدانی هەندێک نەخۆشی لەبەرەوەی زۆر قەرە باڵغ بووە ڕەبۆ بوونی زۆر بوو لەبەرەوەی هەناس تەنەفوس ئەوە نەبوو طبیعی نەبوو حساسیت بەردەوام بۆ نەخوروخۆ حساسیت و ئەگزیما ئەم جۆرە نەخۆشییان هەبوو و یەکێک کە نەخۆشی درێژخانی هەبوایە جاریوە هەبوو کێشەی تەندروستی بۆ دروست دەبوو یعنی جار هەبووە کاتژمێریە کوونی و من لێرە بەڕێکەوتم بۆ هەولێر بۆ ئەوەی تەندروستی سزادراوێک یامان گرتوویەک لە یەکێک لە چاکسازیەکان بپارێزین ببینە هۆکارێکەوەی گیانی سزادراوان سەلام زۆر باش بەدیەخان ستودیۆکەمان عادەتەن ستودیۆر خۆی گەرمە ستودیۆکەمان گەرمە کلێنسەکەم پاکە حەزەکەی و ئارەکانت بسڕە تا تۆی سری من پرسیارێک ئاڕاستاکەم ئەمێ بزانم خوتی ئامانجی ڕاستەقینەی چاکسازیەکان گرتوخانەکان لە هەرێمی کوردستان بۆ سزایە لە واقعە یاخود بۆ تۆڵە سەدنەوەیە ئیتر یاسایەکە دانرا و ئەبێ کەسێک کە ئەم شتانەی کرد بێنرێتە ناو ئەم گرتوخانانەوە ناو ئەو هۆڵەوە یاخود نەخێر بە پلان بە پێی مانک بە پێی پلانێکی داڕێژرا وردە وردە ئیش لەسەر ئەم تاکاکەن بۆی چاکی کەن دوجار بگەڕێتەوە ناو کۆمەڵگە کەسێکی باشی لێ دەچێت وەکوتم عادەتەن سزادان بە کۆمەڵک فلتەرە ڕۆما مەسا سالار لە پێشە تەوقیفەکرێ بۆ گرتن و گواستنەوە و پاشان چەند جار دادگایی یەکرد و دوای سزاکەی بەسەرا سەپێنرێ دەچێتە چاکسازیەکان بێگومان وتمان کەسێک کرد بکەریە تاوانێک بێت کاتێک کە سزاکەی خۆی وەرەگرێ ئەم سزایی بەسەرا سەپێنرێ مەفروزە چۆنەڵی ئەو کۆمەڵە لایەنە پەیوەندیدارێک کە باسم کرد چاودێرم بەسەر خودی کەیسەکانەوە بەسەر عەدەدی سزادراوانەوە بەسەر جۆری کەیس و بۆ نمونە تاوانبارانەوە بەداخەوە بەردەوام تاوان لە هەڵکشاندا مەفروزە چاکسازیەکان شوێنی داڵدەدان نەبن بۆ چاکسازی بۆ عقوبا بۆ پەن بۆ شیاندن بۆ چاکسازبوون بۆ نمونە خەڵکی سزا وەربگرێ تەڵان ئەگەر حکوومەت بیەوێ بۆ منە وەزیری پەیوەندیدار کە وەزیری کار و کاروباری کۆمەڵاتیە توانێت پلانی ساڵانە یاخود پلانی 6 مانگی هەبێ بۆ هەر یەکێک لە چاکسازیەکانی گەوران ژنان و مناڵان و نەوجەوانان پلانی پەروەردەیی پلانی وشیاری پلانی بۆ نمونە ئەمانە هەن یان ئەبێ هەبێت بەڵام ڕاستە پێدەچێت لە هەندێک لە پلانی ساڵانەیە لە بۆ نمونە پەیڕەوکاری ناو چاکسازیەکانە هەراوا بە ئەوزەقلام بێ یا لایەنی پەیوەندیدار کۆکرێتە تۆ لە ئەرزی واقع ئامانە بەدی کردووە جا با من ئەوە بڵێم سالار ئێمە طبعاً ئێمە بەندا وەک
بڕیاردە لە لیژنەی کاروباری کۆمەڵاتی لەگەڵ بەڕێوەبەری چاکسازیەکانە بەردەوام کۆنتاکتمانە بوو کۆبوونەوەی ئاساییە ئاساییمان ئەنجامەدا بە کەسێکە چوون ئەمان کردە کۆبوونەوەیەک و کۆمەڵێک خاڵی گرنگمانە خستە ڕوو لە ئەنجامی بەیەکەوبوون و کۆبوونەوە کۆمەڵێک بڕیاری تیادرا کۆمەڵێک بۆ نمونە بەرهەم پێی لەدایکە بوو بۆیە ئەوە ئیشی ئێمە پەرلەمانتار نەبوو کە و کارەکەین بەڵام پێی هەڵدەستانی وەکو ئەرکە ئینسانیەکە وەکو پێ دەڵم ئەڵم وەزیری پەیوەندیدارە بێ و پلانی هەبێ و پاشان دەستەی مافی مرۆڤ دەبێ پلانی هەبێ بەردەوام لە وشیارکردنەوە پێگەیاندنی سزادراوان ڕۆڵی هەبێ بەڵام ئێمە هەڵەستاینەوە بەندە 6 مانگ پێش کاری پەرلەمانیم وانە بێژ بووم لە یەکێک لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان بۆ ژنان و مناڵان کە دەرەنجامێکی زۆر باش فیدباکێکی زۆر باشمان بۆ هاتەوە ئەو گرێ و گۆڵ و بۆ نمونە ئینهیار و دانە دەرونی و نەفسی کە پەستانی بۆ سزادراوانی ژنان و مناڵان دروست کرد بوو بارودۆخەکە زۆر گۆڕانکاری بەسەرا هات بۆیە ئێمە لە کار و پیشەی پەرلەمانیمانە بەردەوام لەگەڵ بەڕێوەبەری چاکسازیەکانە پەیوەندیمانە کرد دەستبەری بۆ چ شتێکی باش بەچی ئەتوانین سزادراوان بۆ نمونە چاکسازکەین چۆن بیان کەینەوە بە کەسێک شیاون بۆ ناو کۆمەڵگا ئەهاتین کەسێکی نوخبە بۆ شارەزا لەسەر زیانەکانی موادی هۆشبەر یەکێک بۆ نمونە لەسەر بۆ نمونە تاوان و بەکەری تاوان و چی بۆ هۆکاری ئەوەی کە تاوان بکە و چۆن بتوانێت جارێکی تر سەر لە نوێخۆی بنیاد بنێ هەموو ئەمانەمان بە سیمینارات و بە خولو بە دەورات پێشتر هەبوو ئەمانیان لە دوای ئێوە کە ئەمانەتان ئێمە ئەوەمان نەبیست و بەرچاومان نەکوت بەڵام ئێمە لەگەڵ توێژەری دەرونیەکانی چاکسازیەکان و لەگەڵ بەڕێوەبەرەکان و لەگەڵ داواکاری گشتیش تەنسیقمانە کرد ئێمە بەردەوامی مامۆستا سالا لەگەڵ یامووین تەنانەت بۆ نمونە گەر سزادراوێک ئەم بابەتی ئیفرات شەرتی و هەندێک بابەت بیگرێتدایەتەوە بەردەوام لەگەڵ ئامادەکردنی ڕاپۆرتەکانیشە چاودێر بووین پەرلەمانتار کاری پیشەی پەرلەمانتاری بە تایبەتی کە لیژنەی مافی مرۆڤی بێ بۆ شێوەیە کارکەی ئەنی جار هەبووە بۆ یەک راپۆرت 6 جار لەگەڵ داواکاری کشتیکۆ بوومەوە بۆی ئەم هاوڵاتیە کەزانی بێتن بەستەم سزادراوە و چاکساز بووە و بەڕێوەبەری چاکسازی تەقیمی هەبووە و توێژەری دەرونی و کۆمەڵایەتەکەی تەقیمی باشی هەبووە لە هەموو ئەمانەدا ئەمانەمان کردوتە تەقیمێک و سەرنجام ئەلحەمدولیلا زۆرێک لەوانە ئازاد بوون بۆیە ئەمە گرنگە دەبێت بە پلان ئەم کارانە بکرێت وەکو وتمان کەسی یەکەم لایانی یەکەم کە مەفروزە بە کار و پیشەی خۆی هەڵسێ بۆ ئەوەی کە چاکسازیەکان چاکساز بن کە ئێمە چۆنەڵی بیانکەین بە کەسێکی شیاپەروەردەیانکەین لە تاوان واز بێنن ئاشنا بن بەوەی کە ئەو تاوانەی کە کردویانە دەرەنجامەکەی چییە لە بۆ نمونە لایانی ئەمنی لایانی کۆمەڵایەتی و هەتا دوایی جگە لە لایەنە یاسایەکەی کە سزاکەی خۆی وەرگرتووە بۆیە بە بەردەوامی لە کۆنتاکت تابین لێکوێدا گرفتێکە بۆ نێوجەوانان بۆ نێوجەوانان بەندە چەند جار تیمیناراتمەوە حتا ئەوەیان شتێکیان بە منەوت بەردەوام لە پەرلەمان هاوڕەکانم تەبەن 11 کەس بوونیان بەدریا تەنانەت لە یەکێک لە چاکسازیەکان بەداخۆ بیستمەوتپیان با بەدرێ نەیاتە ناو سەجن ئامۆژگاری سزادراوانەکەوتم دێ چی لەوە باشترە ئێمە ئەمانەوێت چاکساز بن شیاو بن بەناو کۆمەڵگایتر واقع بوو یاخود نابەزی ترمە چۆنەڵی بوو بە لۆگۆیەک بۆ منیان دروست وڵام باسی ئامۆژگاریت کرد تا چەند ئامۆژگاری ئاینی تەوان دەوترێت لە سوید ئێستا کارێک لەسەرەوەکەن ینی کەسی ئاینی ئیسلامی ئەبرێتە ناو چاکسازیەکانەوە ناو گرتوخانەکانەوە بۆ ئێم کەسانە نۆرمال ببنەوە و دوایی بتوانرێ بچنەوە ناو کۆمەڵگا لە وڵاتێکی مەسیحیایە تا چەند ئەمە دەرفەت دراوە بە کەسانی ئاینی ئامۆژگاری بە ئینساف و بڵێم زانای ئاینیمانە هێنا کاک دکتۆر عەبدوڵڵا حیدمانێنا لەسەر زیانەکانی موادی هۆشبەر بەندە ئەو 6 مانگە کەوانی پەروەردیم ئەوتەوە ئەم بەس بەلایەنە دینیەکەوە ئەلحەمدولیلا زۆرێک ئەوانەی ناباڵاپۆش باڵاپۆشیان کە زۆرێک ئەلحەمدولیلا دەستیان کە بە نوێژکردن تەنانەت داوای مصحەف و قورئان و کتێب و جلوبەرگی نوێژ و هەموو ئەوانەمان بۆ دەستەبەرکردن بە تەئکید بابەتی ئیمانی ڕۆڵێکی زۆر کارابینی بە نمونێمە کەیسمانە بوو لە پڕەکە تەلەفۆنیان بۆ کردی مانگرتوویەکەیان ژیانی لە قەتەرایە مانگرتوو هەبوو 57
ڕۆژ بەستەنها شلێمەنیە خوارد کاک سالات و بەردەوام لەگەڵی بە بۆ نەخۆشخانە گێڕانەوەی جێگەی بۆ تەرتیب کە شوێنی بۆ گەرم کە دۆشکی بۆ داوا بکە واجاری وها بۆ هاوڵاتی ئەم هەرێمە نەبووە بەڵام قسوڵەکەیم لێ ئاگادار کردوێتەوە لەبەرەوەی من وەکو ئەرکی ئینسانی خۆم بەرپرسیار نەبم کەمە لە بینی ژیان و مەرگایە ژیانی ئەم مرۆڤ پارێزراوی بۆیە جار هەبووە بە نمونە سزادراو هەبووە 11 جار گەڕاوەتەوە بۆ زیندان یعنی 11 جار سزا بدرێ زۆرەوە نییە هەبووە 7 جار هەبووە 3 جار ئەمانە بەردەوام تۆعیمان کردن قسەمان بۆ کردوون یەک نمونە باس کەم جارێک خانەوادەیەک باسی مانگرتوێکی کرد نەمزانی کە ڕۆڵە و جگەرگۆشەی خۆیەتی وتی مامەساگەر بکرێ سەرێک لە چاکسازی فڵان بەی گەوران گەنجێک چەند ڕۆژێک ئەمانی گرتووە و بارودۆخی زۆر ناسایە کاتێک کە چووم لە ناو ئەوەی کۆڵێوە زانیمی چ خانەوادەیەکە بۆم دەرکەوت لێویکارنی هەر هەمووی دووری بووە چەند ڕۆژێک بۆ خواردنی لە خۆی قەدەغە کردبوو ئینفعال و هەڵچوونێکی زۆری هەبوو بەکارێنی موادی هۆشبەر بوو عادەتەن کە ئەو مادەیە لە جەستیان ئەوە بێ مامۆستا سالار حاڵ و بارودۆخێکی زۆر خراپ ینی تەنانەت دێمە کاچینەکانی بۆ مەش سەردانیمانەکردن ینی زۆر بارودۆخێکی خراپ بەردەوام ئینفعال هەڵچوون مەناعەتیان نەبوو چۆنەڵێ و ئاسنان لە تاو حدەتی خۆیان کە ئەو مادە لە جەستیان داوایە کرد چۆنەڵی دار و بەردیان ئەوە کرد ئازاری خۆیانەدا سەریان بە دار و دیوارێکیشە ماوەی 2 کات ژمێر و نی و لەگەڵ ئەم گەنجە دانیشتم کە دەمی دووری بوویەوە باشە لە ڕووە ئینسانیەکەی لە ڕووە یاساییەکەی لە ڕووە کۆمەڵایەتیەکەی لە ڕووە خێزانیەکەی لە ڕووە دینیەکەی طبعا خۆ ئەوە کامێرەت لەسەر و چادر بەسەر توێ معنی شتێکەکەی تۆ ئەو یاسایی کە دیاریکراوە لە چارچێو یاسای تۆ قساکەی و هیچ کاتێک پێشێل یاسانەکەی بۆیە کاتێک کوڕاستا سەرپەرمانەکەی شکاندە زۆکەی دەرهێنا و داوای یەکەم شت داوای ئەوەی کرد مصحەفێکی بۆ پیاکەم بەرماڵێک و ڕێگەی بدەم چ لە کتێبخانە ڕۆژانە کتێب بخوێنێتەوە سەرنجام وای لێ هات شۆ ناو طبعا قاعی برادەرەکانی کە بە هەمان سزا درابوون بوو بە مای ڕێنیشاندەری زۆرێک لەوانە و پێشتوێژی بۆ کردن و تەنانەت چاکساز بوو سزاکەی لەسەر لاچوە الحەمدوللا سا بە ماڵ و خێزانی شاد بۆتوانی سزا دراو هەبوو مامۆستا سالار 5 کاتژمێرونی و بەندە لەگەڵ یا دانیشتووە یعنی ماندوونە ئابووین لەبەرەوەی ئەرکەکەمانە بوو بەرپرسیارەتەکەمانە بوو بۆیە بەڵێ دین ڕۆڵی کارای هەیە عنی بووە بە ئەوەش بڵێنێمە زۆر جار پلانمانە ئەومان بەڕێوەبەری چاکسازەکان و تووە کەم بۆنم نەزانای ئاینەی کە کاریگەرە وتارەکانی و گەنج گوێی لێگرێ و تەسیری ئیجابی جێ دێڵێ ئەوانەمان اختیار کردو کاتون الحەمدوللا تا ڕادێک تەسیری هەبووە باسی چاکسازەکانی ژنان و مناڵانت کرد بە کورتی ئەمێ بزانم بە هەمان شێوەی پیاوان و گەوران ئەوە قەرەباڵغە بەڵێ ژنان و مناڵان لە پارێزگایەکە بۆ پارێزگایەک ئەگۆڕێ طبعا ڕاستەوەی پێ وەختی خۆی کەم ئاسکەر و ئەوە بوون کەی ترێسا کراوەتە چاکسازی بەداخۆ تاسا و وەکوتم هەندێکیان ستانداردنی بە تایبەتی ژنان و مناڵانی هەم هەولێر هەم سلێمانی دوهۆک تۆزێک تقریبا هەوانترە بەس هەر هێشتا ستاندارد نین بۆیە پەستان و قەرەباڵغی ژنان و مناڵان لەگەڵی گەورانە جیاوازی هەیە و تاوانەکانیشی تقریبا تۆزێک ئەهوانترن تاوەکو ها زیاتر بۆ منە بابەتی قەتڵ و ئەمە لە گەورانە دۆخی مناڵان چۆنن لە چاکسازی لە ناو ژنانی شابە ئەو کەم لە ناو ژنانی شەهر قەتڵ هەیە سێدارە هەیە موادی مخەدیر هەیە احتراما دزی هەیە و شتی ئابڕۆبەرانەش تقریبا هەر هەیە قەتڵەوانە بوون کە پیاوەکانی خۆیانیان کوشتووە تقریبا ئەوانش بەڵێ کەیسی زۆر ئەوە هەیە ناخەژێن سەبارەت بە کەڵی ژنان و مناڵان مامۆسا بە پێی یاسا نابێ مناڵ لەگەڵ ژینگەی سزادراوی گەورە جێگەی بکرێتەوە مافی مناڵان لەبەر ئەوەی مامۆستا سالار ژنانێک لەوێ سزادراون ژینگەکەی و کووتم ینی ئەوەندە پەستانی دەرونیان لەسرە بەردەوام خەریکی جگەرەکێشانن ینی دوو کەڵ وایە کاکە ئەم مناڵە پاکە ئەم سیە ناسکان تێکەڵن بەڵێ مەجبور لەگەڵ دایکی بێ بەڵام بە پێی یاسا نابێت دوای 2 ساڵەکە لە دوای 2 ساڵەکە بێ ئەو مناڵە لە دایکی جیا بکرێتەوە ئیتر دەبرێتە ماڵە باوکی ئەفرەتە کاچێتە ماڵە باوکی پیاوەکە یاخود دەدرێتە خانەی بێسەرپەرشتان
ژیان هەر شتێک یا ئەچێتە جادە و شەقام زۆرێک لە مناڵەکانەکەونە سەر شەقام بەداخەوە کە ئەوە دایک و ئەمانی سەر شەقام ینی بەشێکیان ئەمانن بەشێکیان دایک و باوکیان سزا دراون ئەوانی کە داڵدراون بەشێکیان سزا دراون یا بەشێکیان یا بەشێکی زۆری ئەوانی کە داڵدراون لە خانی بێسەر پەرشتان بەداخەوە و دایک و باوکانن کە لێک جیابنەوە کە ڕێژەی تەلاقی بەداخەوە زۆری بەردەوام لە هەڵکشانەیە مناڵ تا 2 ساڵ بە پێی یاسا بێ لەوێ بێ نەوجەوانان زۆر جێگەی ئەسەفە مامۆستا سالار کاتێک ئینسان من وەکو ژنێک کە دایکم کاتێک مناڵێک ئەبینم گەنجێک بۆم لە مێر منداڵێک هەرزەکارێک 12 ساڵێک 14 ساڵێک 18 ساڵێک هەرێکێک لەمانە ئازارە بۆ دڵی تۆ چکم تۆ ئەگەر چۆنەڵی هەستی بە پرسیارێتی تیابێ ئەو مناڵە بشپێنە بە مناڵی خۆدە و کوڕەبەی خۆت هەرێکێک لەوانە جارووا هەبووە تێوەگلان هەبووە جاریوا بۆ هاوڕێی چۆنەڵی زۆر خراپەکات وای کردۆ مناڵی تێوەگلان یا جار هەبووە بەداخەوە کەیسیوا هەبووە مناڵی دەست ڕۆیشتوویە کەتنی کردووە لە کاتی دادگاییکردنە بە هەر ستایلێک بێتاوانێک پێوە بووە کە هەوڵی زۆر جدیمانیاوە کەیسەکەی مانجۆڵاندووە چوار پارێزەری خۆبەخشمان بۆ پەیدا کردووە هەموو ڕێکارێکی یاسایی مانگەتۆتە بەرتاوەکو و چۆنەڵی ئەم مناڵە 12 ساڵە فێری هەڵگیری هەندێک خونە بێ کە بۆ سزایەکی بێ ئاگا بەسەر یاسە پێنراوە و تێوەگلاوە وڵا بەدیخان ئێستاش پرسیارێکم بۆ هات حەزەکەم ماوەی بەرنامەکەم بەرەو تەواوبوونە جێ حەزەکەم زۆرێک لە پرسیارەکانم وەڵامیم دەستکەوێ لە نەوجوانانە باسی نەوجوانانە کرد لەوێ بێگومان گرنگترین شت لایەنی پەروەردەییە ئەگەر لە گەورانە زۆر ئیتیمامی پێنەدرێت لێرە زۆر پێویستە تا چەند لایەنی پەروەردەیی لایەنی فێرکاری لایەنی پیشەیی لایەنی خوێندن تا چەند ئەمانە فەراهەم کراون بۆی ئەم نەوجوانە دروست بێتەوە تێک نەشکێ خوێندن لە تاوای چەکسازیەکان هەیە بە نەوجوانان و بە ژنان و مناڵانی شۆگەربیانەوە بە گەورانیشتەوە لات سیر نییە کەسی قاتل لە قۆناغی چواری یاسا بوو کە ئێماچووی هەبووە ماستەری لەوێ خوێندووە هەبووە هەر لەوێ کۆمەڵێک فلتەر هەوڵی ئەوەی داوەکەیتر ئەوەی کردووە بەس ئەوەندە نەیتوانێت کە بڕات بابەتی بەحسەکە ئەڕسکە بەڵێ خوێندن لە هەموو چاکسازیەکانە هەیە گەرێکێک مەبەستی بە چاکساز بێ هەوڵی بەدەستێنانی ئیلم بە هەوڵی خۆ پەروەردەکردندا لە هەموو چاکسازیەکانە بواری خوێندن و خوێندنەوە و خۆ پێگەاندن و دەرفەت بۆ هەموو پیشەیەکیش هەیە گەربێوێ هەیە تا چەند ئەم خوێندن و لایەنی پەروەردەی و ئەم شتانەیان کە بۆ دامینکراوە دەرفەتێکە بۆ ئەم کەسە باش ببێت مامۆستا سالارەکەوتە سەر ئینسانەکە خۆی هەیە هەر معدەنی وایە ناوێت چاکساز بێت هەیە هەر لە خۆیەوە هەموو شتێک بە هێڵی سوور بەخرا جیناتەکە نەبێت کە لە پێش بەرنامەکەەوە مامۆستا سالار ینی جاری وایە ئەو کەسە هەر طبیعەتی وایە هەموو شتە باشەکانیش بە ناباشە بینێ بۆ چاکسازی خوێندنی بۆ دەستەبەر کردووە پێی ئەستەمە لەبەرەوەی گرتوێتی حەز ناکا بخوێنێ بیکاتە هۆڵی بۆ نمونە سیمینارە محاضرە و دوێ لە شتێکی بەسوود بێ پێی ئەوەیە ڕەتفعلی بۆ دروستە بێ بۆیە بەڵێ خەڵکی چاکساز بووە و بڕوانامەی بەدەستێناوە و خوێندنی تەواو کردووە و پیشەوەرمان هەبووە عنی هەبووە چاکساز بووە و سزا درا بە سزای قورس فێری چنین بووە فێری بۆ نمونە پیشەوەری زۆری تیا دوورین بووە فێری بابەتی بۆ نمونە مۆبیلیات و ئەمانە هەموو ئەمانە لە ناو چاکسازیەکانە بوارێ سەبارەت بە گەنجان تەڵەن چاودێری چڕۆپڕ هەیە بەڵام لەبەر ئەوەی لەوێ دیسان قەرەباڵێکی زۆر هەیە کۆنتترۆلی ئەم گەنجانە ناکرد لەبەرەوەی زۆربیان بۆ نمونە تاوانیان کردووە سەرگەرمن گەنجیش بۆ خۆ دەزانی پڕتاقە و پڕجوڵەیە ئەوەنە لە ژوورێکا بمێنەوە ئینیارەکە ئینفعالەکە لە هەموو ڕوێکەوە بۆ نمونە تێکچوونی هۆرماناتەکان و هەندێک بابەتی تر کە ناکرێت لێرەدا باسی بکەیت بۆیە بەرکەوتنە بێ لەگەڵێکی جاری وایە گەنجێک سزا درێ کە دێتەوە بە بەستایلێکی ترەوەیەتە دەرەوە بەڵام جاری وایە پێچەوانەکەشی ڕاستە بۆ نمونە گەنجە 12 ساڵە کاتێک سزا دراج گەرە خۆر نەبوو کە چوو سەردانی کرد وتم بۆ وتی وەڵا بە زۆری زۆرداری و توانە نەی خۆی ئاوار لەکەی دوایی تر بەردەوام لەگەڵی بووین بۆ جاری دواتر چوومەوە سووتانێکی لەسەر ئێرەی کردبوو وتم ئەمە چیە وتی لەبەری وەعدم بە تۆیە هەموو جارێک ئەو برینە ببینم و بێوەعدینەکەم بەرامبەرت کە واز لە ئەو بابەتە بێنە چاکسازیەکانە شەڕ هەیە بەرکەوتن هەیە دانشکاندن هەیە گوێبریندارکردن هەیە چڕنوک لەیەکدان هەیە بەڵام لەگەڵ هەموو ئەوانشدا چاودێری ئەکرێن
لەگەڵ هەموو ئەوانشدا ئەگەر بیانەوێت چاکسازە بن ئەگەر بیانێت پەروەردە بن هەل هەیە مەجال هەیە بۆ ئەوەی کە بخوێنن یا کۆنتڕۆل بۆ نمونە پێ بگەن یا خۆیان بنیاندن بەڵام وەکو جەناب دەفەرمی قورسە بۆ کۆنتڕۆلکردنی ئەو پەستان و ئەو قەرەباڵغی تەواوی چاکساز لەوەیە کۆتا پرسیاریشم بێ بەدرێخان قسەیەکەیە دەوترێت من نازان تا چەند ڕاستەمەوێت ڕاستیەکەین بۆ دەرکەوێت دەوترێت لە چاکسازیەکان یان لە گرتوخانەکان لە هەرێمی کوردستان جاری وایە دەبێتە شوێنی فێربوونی تاوانی دیکە کە هاتەوە دەرێ ئیتر نەوعێکی تر لە تاوان فێر بووە یان تۆڕی پەیوەندی تاوانکاری دروستە بێت تا چەنەمە دروستن. وڵاجا مامۆستا سالار ئێمە بە پێزمموی کارکردنمان لەبەرەوەی بەردەوام سەردانی هەموو هۆبەکانمانەکرد هەموو قاعەکانمان نبینی هەموو سزادراوانمان نبینی هەموو تاوانکارەکانمان نبینی ئیتر لە بچووکترین سزاوە کە 6 مانگە تاوەکو چۆنەڵی سزنی موعەبەد بەڵێ پێدەچێت کە بەرکەوتنە بێ لەگەڵ یەکتری کە چنە بۆ نمونە بەرهەتاوت لە ساحەکان دووگۆڵی وەرزش و ئەماکەن یا لە جاری وایە لە ناخواردنێ یا لە شتێک بۆ ئەگەرێکێک مەرامی بمەبەستی بێ لە تاوانکردن بێ دەستی ئەگا بە کەسی تر بەڵام کامێرە هەیە چاودێری هەیە و بە بەردەوامیش چۆنەڵی ئەوەندێ بە دوواداچوونمان کردووە لە تەواوی ئەو ژوورانی کە ستافی کارگێڕین ستافی ئیدارین ئیتر بۆ نمونە داواکاری گشتی بەردەوام چاودێرە توێژەری دەرونی کامێرەی لایە ستافی ئەمنی چاویان لەسەر کامێرەکەی لە ژووری بەڕێوەبەر هەر بە هەماشی ئەمەیە چاودێریکی چڕوپڕ هەیە بەڵام ئەگەرێکێک هەر بۆ خۆی مەرام و بەبەستیە بێ بەڵێ لە تاوانێکە و سەرەکیشە بۆ تاوانێکی دیستانە گەڕێتەوە بۆ ئەوەی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ جار هەبووە کەس هەبوو بە تاوانێکی قورس سزادراوە کاتێکێتە دەرەوە زۆر گۆڕانکاری بەسەر زۆر شیاو بۆ ناو کۆمەڵگە بەدیخان ئەمە هەر زۆر بە کورتی ئەمەیان بەڕاستی بەلامەوە گرنگە ئەکرێت لە ناو هۆبەکانی چاکسازیە قاتل کەسێک لەسەر دزیەکی بەسیط ئەمانە تێکەڵ بێ بکرێن یاخود نەخێر هۆبەی قاتل جیایە هۆبەی مادی هۆشبەر جیایە هۆبەی مەسەلەن تاوانی ئاسایی جیایە یان ئەمانە تێکەڵە بن بە یەک زانی چۆن مامۆستا سالار تەبەن هۆبەی سزادراوان جیاوازە بەس جاری وایە لە بەرکەوتنێکە ڕوئەدا هی موادی هۆشبەر جیاوازە هی احترامەن هی دزی جیاوازە هی بابەتە ئابڕوبەرەکان جیاوازە هەریەکە هۆبەی خۆی هەیە بۆیە تێکەڵنی نانە هەرێکە بۆ بەپێی تاوانەکەی لە تاوانێکەوە بۆ تاوانێکی تر جیاوازانی بەرکەوتنیان کەمترە بێ بەزی تر وەکووتم چاودێری چڕۆپڕی پێویستە پەروەردەی پێویستە شیاندنیان بۆ کۆمەڵگاتە چاکسازیەکان پێویستی بە چاکسازی زیاترێ بەتەکید لەبەرەوەی هەملانی پەیوەندیدار و حکومات وەزارەتی پەیوەندیدار دەستەی مافی مرۆڤ پەرلەمانتارەکان و بەڕێوەبەری چاکسازیەکان ستافی ئیداری توێژەری دەرونی کۆمەڵایەتی داواکاری گشتی هەمووی ڕۆڵیان مەفروضە بەخەرج بدەن. زۆر سپاس بەدرێسی وەلی چالاکوانی مافەکانی مرۆڤ لەم تەوەرە لەگەڵم زۆر سپاس بزەناویشتان دەستان بینەر و بیسەری ئێمە لە هەر کوێیەک بوون بینەر و بیسەری ئێمە بوون سواز بۆ ئێوەش بەخوای گەورەتان ئەسپێرم شەوێکی شاد.